خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە دوای جەنگی ئەمریکا ئیسرائیل ئێران بابەتێک هاتوۆتە پێشەوە کە کورد بەدەستیەوە گیری خواردووە. مەسەلەی ئەوەی کە ناوە دۆناڵد ترەمپ دەڵێ زۆر گلەیم لە کوردەکان هەیە، چەکم بۆ ناردن و چەکەکەیان گلداوەتەوە. ئەمە زۆر قسە و باسی لەبارەوە کرا، بەڵام ئێستا دۆخێک هاتۆتە پێشەوە ئەوترێت ناکرێت قەزیی کوردی لە چاوی سەرۆکێکی وەکو دۆناڵد ترەمپەوە بەو شێوە سید بکرێت. ئەی دەبێت چی بکرێت؟ بڕیار بوو لەو چەند ڕۆژە عەلی زەیدی لە ناو ئەنجومەنی نوێنەران متمانەی بۆ کابینەکەی وەربگرێت لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە، بەڵام ئەویش بێدەنگەی لێکرا و ئەڵێن گرێ و گۆڵەی تێدایە. هەرێمی کوردستانیش بەرەو قۆناغێکی دیکە هەنگاو دەنێت. پارتی دموکراتی کوردستان لە ڕێگەی نافەرمیەوە دەڵێ ئێمەش بە تەمای پەرلەمان کارا بکەینەوە، چێ دێ بەخێر بێ چێ نایخوا حافزی بێ. هەرێمی کوردستان و عێراق و دۆخی کورد بە تایبەتیش لە باشووری کوردستان لەناو ئەو کێشە و لەناو ئەو ئاڵنگاریانەدا دەبێت چۆن هەنگاو بنێت. ئەم شەو شرۆڤەی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاوە محەممەد نووسەر و چاودێری سیاسی. زۆر سپاس کارزانەجە. سپاس دەکەم. سەرەتا هەر لە قسەکانی دۆناڵد ترەمپەوە دەست پێ بکەین. ئایا دەکرێت ئەم قسانە هەروەکو بابەتێکی ڕاگوزەر وەربگرین و تێپەڕێ یان بەڕاستی قابلی لەسەر وەستان و قسە لەسەرکردنەوەکو پرسێکی نەتەوەی نەوەکو مەسەلە پرسێکی حزبی؟ بەڵێ زۆر سپاس کاکزانە. سڵاو ڕێزم بۆ بینەرانی کورسات نیوز. لە ڕاستیدا ئەمە یەکەم زار نییە، ینی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باز لەوە دەکا کە چەک نێردراوە لەلایەن ئەمریکاوە و لەلایەن کوردەوە گلدراوەتەوە و تۆمەتی دزینی چەک دەدەخرێتە پاڵ کورد، هەموو کورد نەک ینی حزبێک و دوان. ئەمە لە ڕاستیدا پێویستی بە وەڵامدانەوەی، پێویستی بە ڕوونکردنەوەی، پەیویستی بە بەڵگەهێنانەوەیە، نەک ببێتە کەرەستەیەک بۆ تۆمەتبارکردنی حزبەکان لە بینی یەکتر، تۆمەتبارکردنی یەکتری. ئەمە چکە پەیوەندی بە پرسێکی نیشتیمانی نەتەوەیی و ئاسایشی نیشتیمانیەوە هەیە. پێویستە لە ئاستی سەرۆکایەتی هەرێم، حکوومەتی هەرێمی کوردستان، دام و دەستگا ڕسمیەکان وەڵام بدەنەوە و ڕوونی بکەنەوە کە ئەم چەکانە ئەگەر هاتووە لەکوێیە کە گلدراوەتەوە بۆ نەنێردراوە بۆ ئەو کەسانەی کە ئامانجەکە ئەوە بۆ کە بگات بەدەستیان و بە تەواوی ئەمە ڕوون بکرێتەوە، چونکە بەڕاستی هیچ میلەتێک خاوەنی سەروەری بێ، خاوەنی کەرامەت و خاوەنی پرسێکی نیشتیمانی بێ، ئەمە قبول ناکات بەو شێوەیە پەلامار بدرێت، چکەوە پەلاماردانە لە ڕاستیدا بە تایبەتیش لە ئاسی سەرۆکەچی وەکو دۆناڵد ترامپ کە سەرۆکی زلهێزترین وڵاتی دنیاە. ئەوەی کە لێ دەخوێندرێتەوە لە ڕاستیدا تا ئێستاکە ئەگەرچی هیچ ڕوونکردنەوەیەکی ڕسمی ڕوون لەلایەن دام دەستگا ڕسمیەکانەوە نییە، یەک ڕوونکردنەوە نەبێت لەلایەن وەزارەتی ناوخۆ، ئەویش وەڵامدانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو پێم وایە، نەک با بڵێن وەڵامدانەوەی دۆناڵد ترامپ و ئەمریکا بێ. ئەوەیە کە لێ دەخوێندرێتەوە پێدەچێ بڵێن خوێندنەوەی منطقی ئەوەیە کە یەکێک لەو با بڵێن بەلا ڕێدابردنەی ئەمریکیەکان لەلایەن ئیسرائیلەوە ئەوە بووە کە تەبعاً لە بیدایەتەوە وا وێناکرا کە شەڕ لەگەڵ ئێران ئەگەر دەست پێ بکرێ، یەکەم جار ئەگەر خامنەئی بکوژرێت کە ڕابەری باڵای کۆماری ئیسلامیە، ئەم با بڵێن ڕژێمە دەڕوخێت، ینی شپرزەیەکی گەورە دروست دەبێت لە ناو ئێران. ئەمە ڕووی نەدا. ئەوی تریانەوە بوو کە پێش دەستپێکردنی جەنگەکە خۆتان دەزانن خۆپیشاندان لە زۆربەی زۆری شارۆچکە و پارێزگاکانی ئێران هەبوو، بوونی هەبوو دژ بە ڕژێم و دۆخی دارایی بە تایبەتی ئەهلی بازار. ئیسرائیلەکان وایە لە ئەمریکیەکان گەیاند بێت کە ئەگەر بێت و ئەم جەنگە دەست پێ بکات، ئەمە دەبێتە پاڵنەرێک بۆ ئەوەی خەڵکی ئێران دیسانەوە ئەمجارە بەفراوانتر و زیاتر بڕژێنە سەر شەقامەکان دژی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. بۆیە گرنگە هەوڵ بدرێت کە چەک بگەیەنرێت بە خەڵکی ئێران، بۆی خۆپیشاندەرەکان سوودی لێ بین، چونکە دەسەڵاتدارانی ئێران چەک بەکاردێنن، زەبر و زەنگ بەکاردێنن بۆ سەرکوتکردنی پیشاندەرەکان.
ئەوان بێن ئەم چەکانە بەو نەوع بگەێنن ئەمەش دەبێتە بەرەیەکی کردنەوەی بەرەیەکی تری جەنگ لە ناو خۆدا لە ناوخۆی ئێراندا بۆ یان ڕوخاندنی ڕژێمی ئێران یان بۆ لاوازکردنی زیاتری ئێران. دیارە لە ناو هەموو با بڵێن پێکهاتەکانی ئێرانیش کوردیان بە گونجاوترین پێکهاتە زانیوە کە خاوەنی قەزیەشی نەتەوەییە و دەمێک خەبات دەکات کە ئەو شەڕە بکات کە ئەو چەکانە بگەێنرێت بەدەستی ئەوان و خۆشتان دەزانێن بەشێکی زۆر لە بۆمبارانکردنەکان بە تایبەتی ئەوانەی ئیسرائیل تەرکیزێکی زۆریان لە بیدایەتی جەنگەکە لەسەر ناوچە ینی ناوچەکانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان بوو. بۆ ئەوە بوو کە با بڵێن ڕژێم لەو ناوچانە لاواز بکرێن ئەو چەکانش بگەێنرێت بەهێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان بتوانن ڕۆڵی خۆیان ببینین لە پشتیوانیکردنی خۆپیشاندەران یان با بڵێن لاوازکردنی ڕژێمی ئێران. بەڵام خۆتان دەزانن ینی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حزبەکانیش هەر لە بیدایەتی جەنگەکەەوە ڕوونیان کردەوە کە ئێمە بەشێک نین لە جەنگەکە و ئێمە پشتیوانی هیچ لایەک ناکەین دژی لایەنێکی تر لەبەرەوەی ئێمە ئەوە ناکەین. ئەوەیە کە خوێندنەوەکە ئەوە دەگەێنێت جگەلەوەش لە ڕووی ئیقلیمیەوە ئەو ڕۆڵی وڵاتانی ئیقلیمی بە تایبەتیش تورکیا ینی تورکیا هەرزوو ینی ڕۆڵی خۆی بینیوە لەوەی کە ئەمریکیەکان لەوە پاشگەز بکاتەوە هەم بینیان کە خۆپیشاندانەکان دەستی پێ نەکرد کە زانیاریەکانی مۆساد و ئیسرائیلەکان ڕاست دەرنەچوو وەکەوەی کە لە ئەمریکیەکان گەیەنرا بوو پێشوەخت هەم لە هەمان کاتیشدا تورکیا ترسی هەرە گەورەی ئەوە بە خۆتان دەزان لە ناوچەکە تورکیا لە سووریا بێ لە عێراق بێ لە ئێران بێ لە وڵاتەکەی خۆی بێ ترسی لەوەیە کە کورد دەرفەتەکان بقۆزێتەوە بۆ ئەوەی پێگەیەک بۆ خۆی دروست بکە بۆ ئەوی کیانێک بۆ خۆی دروست بکەوە کە چۆن لە باشووری کوردستان هەیە و لە ڕۆژاواش خۆتان دەزانن بە تایبەتیش لە دوای ڕوخانی بەشار ئەسەد ئێستا هەیە و بۆتە جێی قەڵسبوونی تورکیا و کۆماری تورکیا. ئەمە وای کرد کە تورکیاش دەستێوەردان بکە و وا بکە پاشەکشە بەو سیاسەتی ئەمریکا بکە لەوەی کە کوردەکان سەرچی ئەمریکیان بەدەست بگات. ئەمە ئەوە خوێندنەوە منتیقەکەی ئەو پێم وایە نزیکترێ لە منتیق. بەڵام ئەم چەکە لەکوێ بێگومان ئەوە بەدیار دەکەوێت ینی ئەمە شتێک نییە دەرزێک نییە بشاردێتەوە. ئەمریکا شێشەکە لەوەیە بەڕێزکاکاوە ینی ناڵێت داومە بە حکوومەت بە حەزب بە هیچ شتێک ڕوون ناکاتەوە بەڵێ ئاخر بۆیە ئەمە لەسەر کوردە ینی وە دەستگا فەرمی کوردەکانە دێرێکی ڕستەیەکی مەترسیداری لێدوانەکەی دوێنەی دەڵێ ینی ئەوە بۆ من جێی سەرنج بۆ و ڕۆژنامە نووس و تاکێکی کورد دەڵێت لە ناو کۆنگرێزدا زۆر باسی ئازایەتی کورد دەکرێت بەڵام بۆم دەرکەوتو کە ئەوان هەتا پارەیان نەدەیتێ شەڕ ناکەن ئەمە زۆر جارکە شتێک ڕۆ دەمەسەر لە قەزیێ ڕۆژ ئاوادا ئێمە و چاومان لەسەرەوە بووکە لە ناو چوارچەوەی کۆنگرێس شتێکمان بۆ بکرێت ئەو بۆ چوونە کاریگەری مەترسیداری لەسەر پرسی کورد نابێت لە داهاتوودا بێگومان ئەمە بێڕێزی کردنە بە کورد بە مێژووی کورد بە هێزی پێشمەرگا بە پرسی کورد کە پرسێکی ڕەسەنی دێرینی ناوچەکەیە ئەمانە هەمووی بە هیچ شێوەیە قابلی قبولکردن نییە یعنی ئەوە نییە هەرتەنها بڵێت چەک نێردراوە و نەگەیشتۆتە دەست کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یان دزراوە لەلایەن کورد دەڵێن کورد تەنها یاکو شەڕکەری باش یعنی هەتا ئەو مەدحەش بەڕاستی دیوە سلبیەکەی دیوە نەرێنەکەی زیاتر بەهێزترەکە کورد تەنها وەکو کۆمەڵی جەنگاوەر ببینرێت کە دوایش بڵێن بە تەنها کورد شەڕکەری باشن بەڵام پەکە پارەیان نەدەیتێ شەڕ ناکەن ینی ئەوانە کرێگرتە و جاشن لە نێو دووکەوانەدا لە ڕاستیدا ئەمە نابێت قبول بکرێت و کورد لە ڕاستیدا کرێگرتەی هیچ لایەنێک نییە کورد خاوەنی قەزیەکە و شەڕی کردووە شۆڕشی کردووە لە پێناوی قەزیەکەی خۆی لە هەموو پارچەکانی کوردستان لەبەرەوە ئەمە نابێت بە هیچ شێوەیە قبول بکرێت و خوێنی بەخشیوە و وڵاتانی دنیا بە ئەمریکاشەوە لەو کاتانە ئێمە خاوەنی شۆڕش بووین کە ئێمە ئەنفال کران کە ئێمە هەڵەبجە کیمیاباران کرا سێوسێنان و باریسان و شێخۆسان لە ڕاستیدا بێدەنجیان لێ کرد بەڵکو پشتیوانیان لە ڕژێمی سەدام حوسێن دەکرد و بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون لە ڕاستیدا پشتیوانی لە مافی خەڵکی کوردستان بکەن لەبەرەوە ئەمە پێویستی بە وەڵامدانەیە و نابێ قبول بکرێ بەڵام بەداخەوە ئەوە دەڵێم کە سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد
لە ئاستێکی زۆر لاوازدا لە ئاستە نێودەوڵەتی و ئەقلیمی و عێراقێکەش بۆیە هەست بۆ دەکەی کە لاوازەکەی بە وازحی بەدەر دەکەوێت ئەگەر نا هەر وڵاتێک تر بێ یان ئەگەر مۆزەمبیق بێ سەنیگال بێ نازام چێ بێ ئەم قسانەی بەرامبەر بکرێت لە ڕاستیدا بە هیچ شێوێ قبولی ناکەن لەبەرەوە من پێم وایە ئێستاش ئەگەر درەنگە باشترە لەوە کە ڕوون بکرێتەوە بە ئەم بڵێتەوە ینی ئەوە پێویستی بەوەیە لە ڕاستیدا لیژنەی لێکۆڵینەوە دروست بکرێ چەکەکان بە ینی ڤیددیۆ تەسویر بکرێن لە کوێن دەرێن وەقعەکەی لانی کەم ئەگەر قەزەکە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی شەوە بەنهێنی بیانرێتەوە بشگوترێ ینی ئێمە ئەوە سیاسەتی ئێمە بووە چەکەکان کە نێدراوە بۆیە تەوزیعمان نەکردووە و نەمانگەیانەوە کوردەکانی ئێران لەبەرەوەی ئێمە لەگەڵەوە نین کە ببین بە بەشێک لە زەنگەکە و ئێمە ینی سیاسەتی ئێمە ئەوەیە سیاسەتی ڕوون و ڕاشکاومان ئەوە بووە ئەوە زۆر ئاسایەوە سیاسەتێکی زۆر ڕاستە دروست بۆ کە لەلایەن کوردەوە گیراوەتە بەر بەڵام ئەمەیان لە ڕاستیدا ئەمە کێشەیەکی گەورەیەوە بێڕێزیەکە بەرامبەر بە کورد نابێ قبول کاکاوە لە سەردەمی ئەوەی کە ئەو گەلە کۆمی لەسەر ڕۆژاوای کوردستانی شە بۆ گەربیرت بێ دیسان ئەو کاتە چەچیش نێنێدرا بوو دۆناڵد ترامپ وتی خۆ کوردەکان ئەوەی بۆ خۆیان کردو بە پارە کردویان ئێمە پارەمان پێداون ئەگەربیرت بێ یعنی ئەمە جارێک پێشتر کورد ئێستا لە سواتیەوە ئەمریکا تەنها شەڕکەرێکی بەپارێ هەڵبەتە باو پرسیارە بخینێت یان بە فەرعێکە لە لات بمێنێتەوە یعنی خۆ دۆناڵد ترامپیش لەو بەر دنیا هاتووە خۆ بۆ ئازادی گەلان و بۆ بەهشتەوە ناکە حتمما بۆ نەوتەکەی و شار بۆ پارە بەڵام ئەو ڕاستیدا یعنی ئەمە خەلەلێکی گەورە لە دیبلۆماسەتی کوردی ڕوون دەکاتەوە ینی وێنای کورد لە دەرەوە و لە وڵاتانی دنیا و لە نێوەندە بڕیار بەدەستەکان بەداخەوە کە وا گەیشتووە کە تەنها شەڕکەری باشن ئەمە ئەوە ڕوون دەکاتەوە کە ئێمە چەند ساڵە خاوەنی حکوومەتی هەرێمی کوردستانین لانی کەم با بڵێن هەرێم باشووری کوردستان باز بکەین ئەوانی تر پارچەکانی تر لە دۆخەشتردان ینی ئێمە ساحبی ئەوەندە ساڵە دام و دەستگای ڕسمین و نوێنەرایەتی حکوومەتی هەرێممان لە دەرەوە هەیە لە پاڵەوە نوێنەرایەتی هینیشمان هەیە هی حزبەکانیشمان هەیە سەروی ئەمانەش ئێمە بەشێکی زۆری وەزیرەکانی دەرەوەی عێراق لە دوای ڕوخانی سەدامەوە لە دەست کورد بووەوە کورد بوون وەزیرەکانی دەرەوە ئەمە ئەوە دەگەیەنێ کە لە ڕاستیدا هیچ کارێکی دیبلۆماسی سەرکەوتوو لەلایەن کوردەوە لەلایەن سەرکردایەتی کوردەوە و لۆبیکردن بۆ ئەو وێنە جوانەی کورد لەوەی کە تەنها شەڕکەرێکی باش نین و بە پارە شەڕ ناکەن ئەوەیان نەگەیاندووە بە ئەوەی کە با بڵێن نێوەندە نێودەوڵەتەکان و جگەلەوە لە ڕێگای ترەوە ینی حکوومەتی هەرێم دەیتوانی فەزایەکی وا دروستکە لە ڕێگای کللتورەوە لە ڕێگای کتێبەوە لە ڕێگای فیلمەوە لە ڕێگای شانەوە لە هەموو ئەو ڕێگانەوە هەوڵی بدابایە کە بە هەموو دنیا بڵێ کورد تەنها پێشمەرگە و شەڕکەر نین تەنها ئەوەنین چەک بەدەستێ ینی قارەمانێکی چەک بەدەستن بەڵکو و بریتین لە گەلێک کە خاوەنی کللتور و مێژوو و قەزیە و پرسێکن و کۆمەڵی ماپ و داوای ڕەوایان هەیە کە تا ئێستا بە حکمی جوگرافیا و مێژوو کە غەدری لێکراوە بەدەستی نهێناوە بەڵام ڕاستیدا ئەمە ئەوە دەگەیەنێت کە هێندەی دیبلۆماسیەت لە ناودوو کەوانەکە من دەڵێن دیبلۆماسیەت لە ڕاستی هەر دیبلۆماسیەت نەبووە دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان تەنها دیبلۆماسیەتێکی حزبی بووە ئەوی شاندی سانەوە لە پێناوی حزب لە پێناوی بنەماڵە و بەرژەوەندەکانی ئەم گروپە جیاجیانەی کە لە خوار نەتەوە و نیشتیمانن ئەوانە ئیشان کردووە نەک لە پێناوی نیشتیمان و نەتەوە و دروستکردنی وێنێ یان گەیاندنی وێنە جوانەکەی خەڵکی کوردستان هەڵبەت بۆ ئەمریکا ئاسانە مەسەڵەن خۆتۆ زانی مەسەلەن بەڕێستان کە گەربیەوێت بە چرکە ساتێک دەڵێ چەکەکان لە فلان لۆکیشنشن وانە بێگومان بەڵام ینی ئەوان بتوانن مەسەلەن کەسێکی وەکو خامنەئی کە لە یەکەم ڕۆژی جەنگدا خۆی کۆمەڵی فەرماندا کە لە کاتێکدا پێش ئەوەی کە با بڵێن جەنگەکە دەست پێ بکە خامنەی کە هەستیان بۆ کرد بوو نزیک بۆتەوە و لە هەر لەحزەیەکدا پەلامار بدرێن خامنەی هەر خەڵکی نەبینیوە ینی با بڵێن یان ئەوانەی بینی یانە چایان بەستونەتەوە بۆی نزان لە شوێن تەنانەت بەلاریزانیشەوە کە نزیکترین کەسی بووە چۆن ئەویان دۆزیەوە وەتوانیان بیکوژن معقولە نەزانن ئەو چەکانە لە هەردوویانە لە هەرێمی کوردستان نەزانن کێوەری گرتووە و لە کوێن دەرێت دانراوە و چی بەسەر هاتووە بێگومان دەزانن بەڵام هەر دەیانەوێت کورد بگلێن بەڵام لە ڕاستیدا بۆیە ئەوە ئەرچی کووردە بۆ بەرگریکردن لە خۆی بۆ
ڕوسپیکردنەوەی خۆی لە ئاستی هەم نەک لە بەرامبەر دۆناڵد ترامپ بەڵکو لە ئاستی هەموو دنیا چووکە دۆناڵد ترامپ کە قسەیەک دەکا خۆتان دەزانن یعنی کاریگەری و ڕنگدانەوەی بەسەر هەموو وڵاتانی دنیا دەبێ ناکرێت تۆ هەر ئاوا ببێ دەنجیانەوەتە لە بینی حزبەکان ئەو بڵێ وڵا لای توێەوە ئەوی تریش بڵێنەوەڵا لای من نییە و لای توێ زیاتری لەسەر ناچن سەرەوە بابەتە بەڵام پێتوانی ئەو قسانەی دۆناڵد ترامپ مەترسێکی گەورەیە بۆ سەر ئێستا و ئایندەی بێگومان مەترسێکی گەورەیە و خەلەلێکە لەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەم وێنەیە ڕاستکەینەوە ئەم زانیارانە ڕاستکەینەوە و پێویستی بەوەیە کە کورد کار لەسەر ئەوە بکە ئەم ڕاستیانە ڕوون بکاتەوە و چاوخشانەوە بە تەواوی کارە دیبلۆماسیەکانی خۆیدا بکاتەوە کە بێگومان من بۆ خۆم وەکو قەناعەتی خۆم و خوێندنەوەی خۆم بە زەحمەتی دەبینم لەبەرەوەی خۆت دەزانی ینی دۆخی هەرێمی کوردستان لە هەموو ڕوێکەوە خراپە پەرتەوازەی و شپرزەیەکی سیاسی زۆری پێوە دیارە و هیچ گوتارێکی نیشتیمانی و نەتەوەی و یەکڕێزی نیشتیمانی بوونی نەماوە بوونی نییە دامەزراوەکان پەچیان کەوتووە لەبەرەوە پێم وایە ئێستا لەم کاتەدا کورد لەوە لاوااسترە کە بتوانێت بەرەنگاری ئەم زۆرە خیتابە ببێتەوە بەڵێ باشە بابین سەر پێکێنانی کابینەی حکوومەتی عراقی بەڕێزکاکاوە قرار بوو ئەنی کارنامەکەی تەسلیمی هەیبەت حەلبوسی کردبوو قرار بوو کە دەنگدان بکرێت بەڵام هەستەکەی بربەستی بۆ دروست بووە زانیاری و شرۆڤەکانی زەنا بچێ لەوبارە پێت وایە ئەو شیکردنەوەیان ئەو شرۆڤەیە بۆ چوونە ڕاست بوو کە دەیان گوت عەلی زەیدی تەنها کاندیدێکە بۆ کڕینی وەخت بۆ ئەوەی شیعە دوجار کاندیدێکی تر پێشکەشکە یان هەر بەڕاستی پێکەنانی حکوومەت لە عێراقدا ئەستەم بووە نا من بۆ خۆم پێم وانە ئەمە تەنها بۆ کوشتنی کات بوو بێدانانی عەلی زەیدی ئەمە لە ئەنجامی ئەو ململانەیانە بوو کە لە بینی هەردوو جەمسەرەکە مالکی و سوودانی دروست بوو مالکی کە خۆی بربژێر کرد و چارچێوەی هەماهەنگی با بڵێن بڕیاریاندا ئەو بێتە بربژێر خۆشی دەیزانی ئەو نابێت بە سەرۆک وەزیران بەڵام بۆ سووتانی کارتی سوودانی بوو بۆ ئەوەی دواتر مساومە لەسەر ئەوە بکات کە بڵێ ئەگەر من دەکشێمەوە ئەو کاتە با کەسێک دابدرێت سەر بە من بێت دوایی وە بوو ئەو خەڵکی تریان هێناناوەوە کە بۆ ئەوەی کە با بڵێن ببێ بە مڕەشەحی تەسویە بەڵام ئەمەشیان قبول نەکرا بیتۆی ئەمریکای هاتە سەر هەموو ئەمانە بوون بە ئاستەنگ و یەکڕیزی ناوماڵی شیعیان تێکدا لەبەرەوە ئاخیری لەسەرەوە جرسایەوە کە کەسێک بێن لە دەرەوەی گروپەکەی سوودانی و گروپەکەی مالشی ئەو شخصە با بڵێن عەلی زەیدی دەستنیشان کرا ئەوەی ئێستا لە بەردەمەوەین کە با بڵێن لەو ماوە دەستوریین کە 30 ڕۆژە لە بەردەمی عەلی زەیدیە و بەشێکی لێ ڕۆیشتووە و تا 27 مانگ کاتی ماوە بۆ ئەوەی حکوومەتەکە حازر بکات وەزیرەکان تەسمیە بکە ناویان لێبنێ دوایی بیبار لەگەڵ کارنامەکە لە پەرلەمان دەنجی پێ بدرێ ئێستا دوو ئاستەنگ لە دوو ئاست دروست بووە یەکێکیان لە ئاستی ناوخۆیە لەسەر هەندێک لە وەزارەتە سیادەکان تا ئێستا کێشە هەیە پێدەچێ ئەوەی کە پەیوەندی بە تەوزیعی وەزارەتەکانە لە بینی پێکاتەکانی سوننە و کورد و شیعە ئەوە تقریبان کێشەیەکی ئەوەی نەماوە یەکلابەتەوە یعنی کورد مەسەرەن چەند وەزارەتە و چی وەزارەتیش بەردەکەوێت سوننە و شیعە بەڵام لە ناوخۆی خۆیاندا شیعەکان ململانیان لەسەر ئەوەیە وەزارەتە گرنگەکان وەربگرن مەسەرەن خەڵک ئەوانەی نوێنەرەکانی بەسڕە داوا دەکەن کە وەزارەتی نەوت هی ئەوان بێ گواستنەوە و گەیاندن هی ئەوان بێ لەولاوە مالکی داوای سێ وەزارەت دەکات سوودانی دەڵێ تۆ ژمارە کورسەکانت زۆر لە من کەمترە چۆن دەبێتەوە سێ وەزارەت بی منیش سێ وەزارەت بم لەسەر وەزارەتی ناوخۆ نەوت دارایی ئەوانە کێشە لە ناو خۆیاندا هەیە لە ڕاستیدا ئەم چەند ڕۆژە گفتوگۆی گەرم هەیە لەسەر ئەوەی بگەنە نەتیجە و بە تەسەوری خۆم دەگەنە نەتیجە لەو مەجارە ئەوی تریان پەیوەندی بە ئەوەوە هەیە کە ئەو کارنامەیە کە عەلی زەیدی پێشکەشی کرد من دوێنێژ لە پانیرێکدا باسم کرد خوێندنەوەیەکی سەرەتایی کە بۆ کارنامەکە دەکەیت کۆمەڵێ پەیامی تێدایە بۆ ئەمریکا ینی پەیامی زۆر ینی مبەتەنی تێدایە بەڵام هەر کەسێک کە شارەزای تانوپۆ سیاسی لە عێراق بێ ئەوە دەخوێنێتەوە کە بە تایبەتیش لە دوای ڤیتۆی ئەمریکا ئەم عەلی زەیدی دانراوە و دۆخی ناوچەکە لە شەڕدایە لەگەڵ ئێران لەبەرەوە پەیامی تێدا بۆ نمونە لە با بڵێن تەوەری ئەمنیەوە دەست پێ دەکات کارنامەکە
تەوەرە ئەمنیەکەش تاکیدێکی زۆر لەسەرەوە دەکاتەوە کە چەک بەدەستی دەوڵەتەوە بێ بەمانەیە ئەوەی ئەو داواکاریە سەرچیە کە ئەمریکا هەیەی بۆ با بڵێن دوورخستنەوەی گروپە چەکدارەکان و یان بە تواننەوەی گروپە چەکدارەکان و دوورخستنەوەیان لە ئێران ئەوەی چێک داواکاری ڕئیسەکانی دەوێدا تێدایە باسدا ئەوە دەکە کە پێویستە ئێمە ئیکتیفای زیاتی لە ڕووی وزەوە ینی لە ڕووی نەوت و ئەوانەوە بە هین بکەین و مشتەقاتەکانی ئەمەش دیسانەوە یەکیشترێ لە با بڵێن ئاماژەکان بۆ ئەمریکا ئەوی تریانەوەی پەیوەندی بەوەیە کە دەڵێ غازی هاوڵ چونکە غازی هاوڵ لە عێراق ڕاستیدا دەسووتێت یعنی دەڕوات ئەمە بەکار بهێنرێ دەڵێ چونکە ڕۆژانە بای 10 میلیۆن دلار بەس غازی هاوڵ بە فیڕۆ دەڕوات دەسووتێن ئێستا ماوەیە کە پرۆژەیەک لە سەردەمی سوودانی دەستی پێکردە بۆی ئەوە ئیستیفادە لێ بکەن و ئیتر دواتر زۆر بۆ کارەبا پێویستیان بە غازی ئێرانی نەبێ بۆ مۆلیدەکانی کارەبا ئەمە عێراق لەو گەماروی ئێران لە سەرەتی چەند ساڵە عێراق لە ناو حەلقەی گەمارۆکە نەرمترین بەشی حەلقەکەیە لەبەرەوە ئەمە ئیستیفادەی لێ کردووە لە ڕووی دۆلار و نەقڵکردنی دۆلار و ئەو شتە ئەوەی کە با بڵێن تەحزیراتی ئەمریکا هەمیشە لەسەر ئەوەیە ئەم پەیامانەی تێدا جگەلەوە ئەوەی تریشان بەڕوونی باز لەوە دەکە کە پێویستە پەیوەندێکی هاوسەنگ لەگەڵ وڵاتانی دەرەوە بکەین و بەتایبەتیش باز لە ڕێکەوتنی با بڵێن استراتیژی چوارچوەی استراتیژی لەگەڵ ئەمریکا دەکات و ئەوانە ئەم پەیامانەی تێدایە خۆتان دەزانن زیاتر بەرەو ئەمریکا نەک بەرەو ئێران دوای بڵاوبوونەوەی ئەوە ئیسماعیل قائانی هاتوۆتە بەغدا و لە دوای ئەوە هەست بەوە دەکرێت کە ئێران ڤیتۆیەکی لەسەر ئەو کارنامەیە هەیە لەسەر ئەو کەسە کە عەلی زەیدیە هەست دەکات کە بە تایبەتیش دۆناڵد ترەمپ تەلەفۆن یەکسەر ڕاستەوخۆ پەیوەندی پێوە کرد و چەندجار لێ دوانیدا کە ئێمە پشتیوانی لێ دەکەین و کەسێکە ئێمە لە پشتەوە بووین کە دەستنیشان بکرێ ینی ئەمانە بۆ ئێران مایەی نیگەرانی و قەلەقێکی زۆرە ئیسماعیل قائانی هاتووە ئەمە شانێکێکە لە گرفتەکان کە وەکو دەستی هێوەردانی نێودەوڵەتی ئیقلیمی وای کردووە کە ئەمە تاخیر ببێ لەبەرەوە تەسەور دەکرێ ینی دانرا بوو پێنجشەمە ینی دووسبەی بێتە پەرلەمان چکە کارنامەکە نێردراوە و لیژنەی تایبەتمەند وا خەریکی کار لەسەرکردنە بۆی بزانن چۆن تعدیلاتی تێدا بکەن بۆی دواتر دەنجی لەسەر بدرێ بەڵام بەتەسەور چکە تا 27 مانگ ماوە ئەمڕۆ هێشتا ینی کات ماوە تقریبا نیوەی کاتەکە ڕۆیشتۆ نیوەی ماوە دەکەوێتە دواتر ڕەنگە هەفتەی داهاتووش لەگەڵی بڕەوە بکەوێتە کۆتایی هەفتەی داهاتوو چکە مەسەلەی جەژن و چوونی ژمارەیەک لە پەرلەمانتاران بۆ حەجوانە هەیە ڕەنگە ئەمە وا بکات لە هەفتەی داهاتوو تا کۆتاییەکەی بگەنە نەتیجەیەک و دەنگ لەسەر کارنامە و وەزیرەکان بدرێت وەزیرەکانیش هەمویان بەیەکەوە ناهێنرێن 50 زائیدیەک لە وەزارەتەکان با بڵێن دێهێن شەرعەت وەردەگرێت بەڵێتر پێشتریش ئەمە ڕووی داوە بۆی کە با بڵێن نیوە زایدیەکی هێناوە و دەنگی لەسەرداوە دواتر وەزارەتەکانی تر بەردەوام دەبێ مناقشە لەسەری یعنی کاکاوە ئەگەر بێت و بۆی بۆ بینەرەکانم ڕوون بێ مەسەلەن ئەگەر بێت و کێشە هەبێ لەسەر دانانی وەزیرێک لە نێوان ماڵی شیعەدا مەسەلەن باس زۆر لەسەر وەزیری نەوت و ناوخۆ دەکرێت ئەو وەختە ئەو هەر دەتوانێت کابینەکەی مافەقی بۆ وەرگێ یانیان بێگومان دەتوانێت هەندێک جار هەیە خۆی دەڵێ سەرک وەزیران مەسەڵەن بە وەکالەت ئەم هینە وەردەگرێ و پۆستە وەردەگرێ دەنگدانەکە دەبێت بە شێوەیەک بێ کە بە فەردی وەزیرەکان دەنجیان لەسەر بدرێ و کارنامەکەش دەنجی لەسەر بدرێ بۆیە کارنامە گرنگە لە ڕاستیدا کارنامە کە دەنجی لەسەردرا لە پەرلەمان ئیتر دواتر پەرلەمانتاران فراکسیۆنەکان دەتوانن لێپێچینەوە لە حکوومەت و وەزیرەکان بکەن لەوەی کە ئەگەر بڕگەیەک لە بڕگەکان پێشێل کراوە بەلا ڕێدا براوە جێبەجێ نەکراوە مسائلەی پەرلەمانی لەسەر دروست دەبێ و دەتوانن لە محکەمەی اتحادی شکات و سکاڵات تۆمار بکەن لەبەرەوە ئەمە گرنگە چونکە بەشێکی گرنگی دەنگدان بە حکوومەت ئەوەیە کە نیوەی ئەوەکە متمانە بەخشینەکە بە وەزیرەکانە نیوەکەی تر بە کارنامەکەیە باش کەواتە بەڕێز پێت وایە کە ئەو کابینە تشکیلە بێت من بۆ خۆم پێم وایە بەڵێ تشکیل بەڵام ژانی لە کارنامە چونکە لە ڕاستیدا زۆر قورس بوو تا گەیشتن بەوەی کە کەسێک ئیتفاقی لەسەر بکەن تەوافقی لەسەر بکەن زۆری خایاند لەبەرەوە بەڕای من جارێکتر ئەمە نایەتەوە با بڵێن مڕەبعی یەکەم سەر لە نوێ دەست پێ بکەنەوە
هەرچەندە ئاساییە ینی دەبێت جاری وایە مثلەن کە سەرکەوتو نابێت لە پێکەێنانی دواتر دەبێت کەسێکی تر لەلایەن سەر کۆمارەوە ڕاست پێدرێ بەڵام پێم وانە ینی چوارچەوەی هەماهەنگی بهێڵێ بگاتە ئەو ڕادەیە کە ئەو نتوانێت سەرکەوتو بێ لەبەرەوەی لە ڕاستیدا کێشەیان زۆر بوو و ئەمە توانی لە با بڵێن لە خاڵی ناوەڕاست هەمویان لەسەر علی زەیدی کۆ بکاتەوە پێم وایە دەتوانێت سەرکەوتو یەکێک لە خاڵەکانی بەڵعفو باز لەوە دەکات کە چەک لە دەستی دەوڵەتدا کۆ بکاتەوە خۆش دەزانین کە دۆخی عێراق چۆنە ئەمە ڕەنگە یەکێک بێ لەو خاڵانێکی ئێرانی نیگەران کرد بێ لە حاڵەشی وەهادا ئەتوانرێەوە بکرێت ئەمە بەڕاستی ینی خاڵێکی زۆر قورسە و لە زۆربەی کابینەکانی پێشوش ئەم با بڵێن ئەم بەندە لە ناو کارنامەکاندا هەبووە و هەوڵیش دراوە ئەوەنی هەوڵ نەدرابێ بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە پێی دەڵێن دەوڵەتی قوڵ لە عێراقدا بەهێزترە لە دەوڵەتی دامەزراوەکان زۆر زەحمەتە و بە تایبەتیش خۆتان دەزانن ئەمە با بڵێن قوڵایی استراتیژی هەیە ئەقلیمی هەیە لەگەڵ ئێران و پشتیوانی ئێران لە گروپەکان و ئەمە وا دەکات کە سەرۆکوەزیران بە تایبەتیش سەرۆکوەزیرانێک خۆتان دەبینن ینی چوارچەوەی هەماهەنگی هەرگیز نەیویستوە سەرۆکوەزیرانێکی بەهێز لەسەر کورسی پۆستەکە بێ ینی ئەوان مەسەرەن هەمویان ڕێککەوتون لەسەرەوەی کە کەسێک بێ وکو فەرمانبەرێک لە ژێردەستی چوارچەوەی هەماهەنگی فەرمایشتەکانی ئەوان جێبەجێ بکات جگەلەوە خاوەنی کوتلەیەکی پەرلەمانی بەهێز نەبێت خاوەنی هیچ گرروپێک نییە یان چەکدار و ئەوانەی هەبێ ئەمانە وا دەکات کە لە ڕاستیدا نەتوانێت ئەو هێزەی نەبێ کە بتوانێت ئەو گروپە چەکدارانە کۆنتترۆل بکات بەڵام بێگومان ئەمە بەدڵی ئەمریکایە و ئەمریکا کار لەسەر ئەوە دەکا و شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران و چارەنووسی ئەو شەڕە یەکێک دەبێت لەوەی کە با بڵێن بە چلایەکدا یەکلا دەبێتەوە ئەگەر بێت و بەم شێوەی ئێستا کۆتایی بێ لە ڕاستیدا ئێران بەهێزی خۆی دەمێنێتەوە و دەستبەرداری ئەو گروپانە نابێت بەڵام ئەگەر بێت و جەنگ بە قورسی دەست پێ بکاتەوە و ئێران لاواز ببێ ئیتر مەرجی ئەوەی بەسەردا بسەپێنن کە یەکێکە لە داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیل کە دەبێت دەستبەرداری ئەو گروپانە بێ و پشتیوانیان نەبێ ئەو کاتە دۆخەکە بە شێویشتر دەگۆڕێ و عێراق هیچێک ینی با بڵێن ئەو دەوڵەتەیە کە کاریگەری هەر گەورەکانی چارەنووسی جەنگەکە بەسەر عێراق ڕنگدانەوەی بەسەر عێراق دەبێت دۆخی سیاسی و ئەمنی عێراق لەبەرەوە ئەمە پەیوەندی بە دۆخی ئیقلیمی و نێودەوڵەتی و جگەلەوەش ناوخۆ هەیە ناوخۆوەکو گوتمان ئەم هێزانەی دەرەوەی دامەزراوەکان هێشتا بەهێزن هێشتا هی ئەوە نین کە دەوڵەت و دامەزراوەکان و هێز سەکدارە فەرمیەکان بتوانن کۆنتترۆلی بکەن باشە کاکاوە ینی پێت وایە عێراق بتوانێت لەو زۆنگاوە دەرچێت لەلایەک بکو ئەڵێن کە دۆناڵد ترمپ ئەوەندە مەتحی ئەو عەلی زەیدیە دەکات ئەکید ئیشێکی پێێتی کە بۆی جێبەجێکا کە ئەوەیە کە ئێستا جەنابەت باست کرد لەلایەکی تریشەوە ئیسماعیل قائانی بەپەلە دەگاتە بەغداد لەو چێشمەدا دەتوانێت خاڵی ناوەڕاست لە نێوانیاندا بدۆزێتەوە ینی کە وەکو ئەوترێت ینی هاوسەنجەر ڕاگرتن بێ یان بەڕاستی قورسە ئەمجاری وەڵای بەڕاستی قورسە هاوسەنجە ڕاگرتن ینی ئەوە وەکو دەڵێ وەکو خاڵێک بۆ سوودانی تۆمار دەکرێت کە سوودانی لە ماوەی ڕابردوودا ئەو بەڕای من کە توانی لەناو ئەو هەموو ململانێ و دۆخە گرژەی لە ناوچەکە هەبوو لە ڕوخانی ڕژێمی بەشار لە ئەسەد و ئەوەی کە جەنگەکەی ساڵی 2025 و 12 ڕۆژەوە ئەمەی 40 ڕۆژە و هەموو ئەو دۆخی کە هاتە پێشەوە لانی کەمی ئەوەی کە با بڵێن عێراقی لەوە پاراست کە بە تەواوی یەکلا بێتەوە بەلایەکدا و خۆتان دەزانن لە ڕاستیدا ئەوەی کە پەیوەندی شیعەکان بە ئێرانەوە دەبەستێتەوە هەر لە لوبنانەوە بۆ یەمەن و بۆ عێراق ئەو پەیوەندیە عەقیدەییە مەزهبیە زۆر بەهێزە ینی ڕەگ و ڕیشەیەکی مێژوویی با بڵێن شیعەگەرایی هەیە کە قورسە ینی لە ڕاستیدا بتوانرێ ئاوا بە شێوێکی بە ئاسان ینی لێک گوێ بکرێنەوە لەبەرەوە ئەمە کارێکی قورسە بۆ هەر سەرۆکوەزیرانێک بۆ هەر حکوومەتێک کە بێ ئەمە بکات بەڵام بێگومان بەرژەوەندی عێراق سەرنجام ئەگەر سیاست دەکەی بەرژەوەندی عێراق لەوەدایە کە تۆ
کە خۆت بە دوور بگریت لەو جەنگا چونکە لای ئەمریکی دەگریت ئەو ئێران لە پاڵتە و جگەلەوە دەستی دەڕوات یعنی دەستی ئەگەر نەگاتە دەستی نەگاتە وڵاتانی چی تر لە دووری ئەوە بە تایبەتیش ئەمریکاوە عێراق لەبەر دەستی خۆیەتی و کاریگەری زۆر گەوری بەسەردا هەیە لای ئێران دەگرێت لە ڕاستیدا ئەمریکا گەورەترین زلهێزی دنیاە دەست دەگاتە هەموو کونج و کەلەبەرێکی ئەم دنیاە لەبەرەوە ئەمە دۆخێکی زۆر ئاڵۆزە بەڵام تەسەور دەکرێ ینی بەرنمەیەکی هەبێ کە هەم ئەمریکاش یعنی زەختێکی ئەوتۆی نییە لەوەی کە دۆخی عێراق دەخوێنێتەوە کە بە تەواوی لە ئێران یعنی دای ببڕێنێ دەزانێ ئەمە زەحمەتە بەڵام لە هەمان کاتدا دەیەوێت زیاتر بەلای خۆی دابشتێتەوە و ئەو گروپە چەکدارانە ئەگەر تەواویش کۆنتترۆل نەکرێن بابڕێن لاواز بکرێن و پەیامێکی مقتدا سەدریش هەبوو مقتدا سەدریش دەوری و تەسیری خۆی هەیە لەسەر شەقامی عراقی لەسەر سیاسەتی عراقی کە خۆی بازەوە دەکات کە پێویستە ئەو گروپانە کۆنتترۆل بکرێن و جگەلەوە ئەمە یەکێکە لە داواکاریەکانی مەرجعەتی شیعەش یعنی سید علی سیستانی خۆی داوای کردووە کە پێویستە چەک لە دەستی دەوڵەت بێ بەڵام لەم تەوقیتە و بەو پێی کە ئێستا کە ئەمریکا لە شەڕەکەدا بە تایبەتی زیاتر تۆخی کردوەوە کە باز لەوە دەکات ئەو گروپانە کۆنتترۆل بکرێن زیاتر داواکاریەکە وەکو داواکاریی ئەمریشی دەخرێتە ڕوو نەک وەکو ئەوی داواکاری با بڵێن مەرجعیەت و سەدر و بەرژەوەندی عراقیەکە باش باسی کارنامەمان کرد بەڕێز کاکاوەیانی کورد لەو ناوە ڕاستەدا هەر ئەو دۆخی وەکو هەر حکوومەتەکانی پێشتر دەبێت ینی بەرەو پێشچوونێکی ئۆتۆ نابینی بخۆیەوە واللهی کارنامەکە لە ڕاستیدا جێی هەڵوەستەکردنە ینی کە ئەو کارنامەیە هیچ باسێکی لەوە نەکردووە کە مافەکانی کورد پێشتر مەسەلەن من لە حکوومەتەکەی ئەیاد عەلاویەوە کارنامەکانی خوێندۆتەوە هەتا دەگاتە ئەم حکوومەتی ئێستا ئەگەر مقارنەی بکەی هەست دەکەی کێربەکە کێربی داواکاریەکانی کورد مافە دەستوریەکانی کورد بە شێوەیەکە کە سەر بەرەو خوارە تا گەیشتۆتە ئەوەی ئەم کارنامەیە هەست دەکەی یان سفرە یان نزیکە لە سفر یعنی هیچ شتێک باسی کورد نەکراوە ئەمە من بۆ خۆم پێم وایە ئەوە ڕنگدانەوەی لاوازی کوردە و با بڵێن ئەو پێگەی کورد کە پێشتر هەیە بوو جاران هەیە بوو ئێستا ئەو پێگەی نەماوە و سیاسەتی شکست خواردووی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانە لە پەیوەندی لە ناو خۆیدا و پەیوەندی لەگەڵ عێراق و با بڵێن بەغدا لە هەموو ڕێکەوە لە ئاستی سیاسی لە ئاستی ئەمنی لە ئاستی ئابووری لە ئاستی هەموو دەستوری ئەوانە یعنی ئێمە هیچ باسێک نەکراوە نەمادەی ١40 ناوچە دابڕاوەکان پێشمەرگە تەنانەت ئەوەی کە پەیوەندی بە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و موچەی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە هیچ شتێک نەکراوە بەڵام لێرە پێویستە ئێمە قسەیەک بکەین ینی بڵێن ئێمە چۆن بۆ وایە لەبەرەوەی لە ڕاستیدا هەرێمی کوردستان وەکو گوتم تووشی لێک دابڕان و پرزەیەکی سیاسی گەورە بووە و ڕۆژ بە ڕۆژش خراپتر دەبێ ئێمە چۆن ئەگەر خۆمان بەهێز نەبین ئێمە ئەو کاتە دەتوانین یەک ڕیز و خاوەنی گوتارێکی نیشتیمانی و نەتەوەی بین پێداگری لەسەر بکەین ئەوەیە کە دامەزراوەکان بەهێز بکەین کە پەرلەمانمان هەبێ کە حکوومەت ئەمان هەبێ بەڵام پەرلەمانی کارە حکوومەتە چیکارە دەستگایەکی قەزایی سربەخۆ چاودێری با بڵێن دەستگای چاودێری بەهێز بۆ دابینکردنی شەفافیەت هەموو ئەو شتانە هێزی پێشمەرگەیەکی یەکخرا و ڕێکخرا و ئەمانەمان هیچیان نەبووە ئەنجام مفارەقەکە و پارادۆکسەکە لەوەدایە ینی ئێمە ڕخنە لە کارنامەی حکوومەتی عێراق دەگرین بەڵام خۆمان نەکارنامەمان نیە حکوومەتمان نییە هێمە داوای تەشریعکردنی کۆمەڵی یاسا لە پەرلەمانی عێراق دەکەین دەڵێن یاسای نەوت و غاز و ئەنجومەنی فیدرالی و ئەمانە لە کاتێکدا خۆمان هەر پەرلەمانمان نییە داوای تەوافق دەکەین لە عێراق شەراکەت و تەوافق خۆمان لە هەرێمی کوردستان متەوافق نین تەوافقمان دێمە سەر هەرێمی کوردستان بەڵام جوڵەیەکە بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا ینی چەند حزبێک بێکەوە دەرکەوتن مەسەلەن چێتی و نەوەی نوێ و هەڵوێست وێگرت و کۆمەڵ بێک و سەردانیشان کرد وەزایەکی گەوری عەلامی لێ کەوتوە تا کارگەیشتەوەی سێ حزب داوای بردنیان لە دەنگدانیان کرد ینی بۆچی ڕاستەگەر لەگەڵی چێتی بوونەوەی چێتی بەشێکە لە دەسەڵات و ڕەنگە بەشێک بێ لە نەک ڕنگ بێ مەسەلەن بەشێک لەو کەم و کورتیانەی هەم عێراق و هەرێمی کوردستانیشی بەردەکەوێت بەڵام ینی بۆ دەبێت یەک ریزی داوای لێبوردنی پێویست بێ مەسەلەن ئەزانی چی کاک زانەلی لە ڕاستیدا تا ئێستا ئەوەی گوتارە حزبەکە زاڵە گوتارێکی نیشتیمانی نییە لەبەرەوە هەموو هێزە سیاسەکان بە حکمی تەجروبە ینی سیر دەکەن کە نزیک بوونەوە لە هێزە دەسەڵاتدارەکانی وەکو پارتی و یەکێتی
بەزرەر بوو ئەوان دەشتێتەوە و دەنگ کەم دەکەن کورسی کەم دەکەن لەبەرەوە حەزەر دەکەن هەز دەکەن ئەمە چونکە خۆیان هەرێکە و خاوەنی بەرژەوەندی تایبەت و حزبی خۆیانن و خاوەنی ڕوئیا و بەرنامەی حزبی خۆیان بەڵام ئەوان چوار حزبن بۆ نەگەر بتوان کاریگەری لەسەری خەلەکە لەوەیە من بۆ خۆم خەلەکە لەوەدا دەبینم کە ئۆکێ ئێوە ڕەخنەتان هەیە لەگەڵ یەکێتی و پارتی پێتان وایە با بڵێن گوتارێکی نیشتیمانی و یەک ڕێزی نیشتیمانیان نییە و حزبیانە بیر دەکەنەوە کار دەکەن ئێوە خۆتان لە بینی خۆتان بتوانن بەرەیەک دروستکەن بەرەی هێزە ناڕازیەکان هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەر ناوێشیە دەنێت بێکەوە یەک گوتاریتان هەبێ ئەوان مشکلەکە ئەوەیە ئەوانش لە بینی خۆیان کەس حساب بۆ ئەویتر ناکە یەکتر ناخوێننەوە ئەوان ڕخنە لە پارتیوێکێتی دەگرن بەڵام لەگەڵ ڕێزم بۆیان بەشێکی زۆریان حزبیانە بیر دەکەنەوە و کە ئەگەر حزبیانە بیر نەکەنەوە یا بابلن تەجاوزی زۆر کۆسپوتەگەرە دەکەن و تەنازل لە زۆر شت دەکەن کە بەرژەوەندی تایبەتی و حزبی و کەسیە بەیەکەوە لە چوارچەوەی بەرێکدا کۆ دەبنەوە و دەبن بە هێزی سێەم پارتی و یەکێتی هێزی یەکەم و دووەم لەوان هێزی سێەم دەبن باش ئەگەر ئەوان مەسەلەن پێداگیری شوهان هەبێ و بۆ ڕایگشتی ئاشکراکەم بڵێن ئێمە لەسەر ئەم چوار خاڵە لەگەڵ یەکێتی ڕێکەوتین بۆنمونە لە چوارچەوەی عراق بەڵام لەو دیو حەمرین بەردەوام بین لەسەر ڕەخنەکانمان مەسەل لەگەڵ یەکێتی ڕێکەوتوین کە کار بکات بە هەموو قوتی خۆی بەکار بێنێ بۆ مەسەلەی یاسای نەوت و غاز بۆ مادەی 140 بۆ ئستحقاقی فەلاح ینی مافی جوتیاران مەسەل مافی پێشمەرگەمان ینی شتێکی لەو بابەتە بۆ دەبێ نەنجی بێ من لەگەڵەوەم کە ئۆکەی هەر ڕەخنەیەکتان لە یەکێتی و پارتی هەیە بەڵام لەسەر هەندێک خاڵی گرنگ تەوافق هەبێ ئێمە کاتی خۆشی خۆ وەکو گۆڕان لە پەرلەمان بووین ئەو هەر ساڵی با بڵێن لە 2014 نزیکی هەر ساڵ هەتا 2021 دەدوو دەورە من لێ بووم مەسەلەن ئێمە هاوپەیمانی با بڵێن هیوامان دروست کرد پێشتر گروپی 15مان هەبوو لەگەڵ هێزی وەکو یەکێتی مەسەلەن لەگەڵ فراکسیۆنی یەکێتی لە هەندێک شت متەوافق بووین بەیەکەوە بووین دەنگمان یەک دەخست بەیاننامەمان بەیەکەوە دەردەکرد پرۆژە یاسامان بەیەکەوە ئیمزا دەکرد و بەڕێ دەخست مەسەرن ئەمە ئاساییە ئێمەمانەی ئەوە نییە یعنی تەواو لە ناو یەکێتی توانینەوە و دەریشکەوت یعنی بە تەجربە دەکەوت کە ئێمە نەخێن بەعکسەوە ئێمە هەتا حدێکی زۆر توانیمان کاریگەری لەسەر فراکسیۆنی یەکێتی دروست بکەین و پارتی بەداخەوە نەداهاتە پێشەوە پارتی دائیمە یعنی لاتەریک دەبوو و توانیمان هەم کاریگەری لەسەر دەنگ و ڕێی و هینی فراکسیۆنی یەکێتی دروست بکەین لە هەمان کاتیشدا پارتی کە خۆی بە دوور دەگرت نیگەران بێ لەوەی کە ئێمە ئەبەو شێوەی ئیش دەکەین و کاریگەریی زۆرمان دروست کردووە لەبەرەوە ئاساییە لە هەندێک خاڵ کە لەگەڵ یەکێتی یان لەگەڵ پارتی کە نزیک دەبیتەوە ئۆکەی لەم پرۆژە یاسایە لەم بەرنامەیە لەم کارنامەیە بێکەوە ئیش بکەن بەڵام ئەوەی کە تۆ لە مەدای دوور و لە ڕوئیایەکی استراتیژیت هەبێ بۆ یەخستنی گوتاری کوردستانی بەرنمەیەکی کوردستانی کە تۆ لە ناو هەرێمی کوردستان ئەگەر با بڵێن کێشە و جیاوازی و اختلافیشت هەبێ بەڵام لە عێراق و لە ناوچەکە تۆ وەکو یەک نەتەوە خاوەنی یەک پرس بێکەوە کار لەسەر ئەوە بکەن ئەوەیە کە وەکو باسم کرد دەبێت تۆ یەک ڕیزی نیشتیمانی کاک گزانە لە ڕێگەی کۆبوونەوەی حزبی و هاوپەیمانەتی حزبەکان دروست نابێ یعنی من چەند جارێکە من باس کردووە ئێوە بینیوتانە با بڵێن یەک ڕیزی نیشتیمانی ئەمریکا لە ڕێگەی ڕێکەوتنی استراتیژی لە بینی کۆماریەکان و دیموکراتەکان دروست بێویان جەبهەیەک بەیەکەوە دروست بکەن یەک ڕیزی نیشتیمانی لە بەریتانیا لە بینی محافظین و کرێکاران بێن بەیەکەوە کۆ ببنەوە و پێمان نامە ئیمزا بکەن یان لە هەر وڵاتێکی تر نەخێر ئەمە لە ڕێگەی چیەوە دروست دەبێت تۆ پەرلەمانێکی کارات هەبێ حکوومەتێکی کارات هەبێ بەرنامەی حزبی خۆت هەیە بەڵام بەرنامەی حزبی تا ئەو کاتەیە کە تۆ هەڵبژاردن دەکرێت کە هەڵبژاردن کرا چەند کورسی تێناوە بەقەدەر ئەو ژمارە کورسی بەرنامەکە دەبێت ناو پەرلەمان لە ناو حکوومەت کە بەشداری دەکەیت لەوێ دەبێت ڕنگدانەوەی لە ناو کارنامەی حکوومەتەکە هەبێ و کاری بۆ بکەیت و خزمەتی خەڵک بکەیت تا هەڵبژاردنێکی تر ململانەکانمان ئەگەر پەرلەمانێکی کارامان هەبێ کە نوێنەرایەتی خەڵک بکات کە بۆی لەوێ تۆ ململانەکان بیتە ئەوێ بەڵام کە تۆ ساحبی حکوومەت و دامەزراوی بەهێز بووی قەزای سەر بەخۆت هەبوو هێزی پێشمەرگە یەکگرتوت هەبوو بەیەکەوە دەستگای ئاسایش و تیرۆ دژە تیرۆر و نازان چیوانە تۆ ئەو کاتە تۆ دەچیت لە دەرەوەی هەرێمی کوردستان بە هێزێکی زیاترەوە میترنی قسەیەکی هەیە دەڵێت تۆ لەسەر مێزی مفاوەزات تا ئەو کاتە و ئەو ئاستا هێزت هەیە و دەتوانی کات بەکاربێنی کە لەناو خۆدا بە هێزیکە لولەی تۆپەکانت تا کوێ بڕدەکات لە بەرەی جەنجیش لەبەرەوە تۆ کە لەناو خۆدا لاواز بوویت
کە کارتەکانت بەدەستی خۆت سووتان تۆ ناتوانانی بچیت لە بەغدا پێداگری لەسەر کارنامەیەک بکەیت کە بڵێت دەبێ ئەمەی تێدا بێ و ئەمەی تێدا نەبێ ئەگەر ناقبولی ناکەم وە شەڕەکانیش هەمووی بووتە شەڕی پۆست ئێستا لەسەر پۆست لە بەغدا دەکشێنەوە هەر لە پێناوی پۆستیش دەگەڕێنەوە بەغدا و خۆمان دەیبینینە لە بەرچاومانە لە ئێستاکە فەرموو ئەم کارنامەی تەقدیم کراوە یەک دەنگمان گوێرە نەبوو باز لەوە بکرێت ئەرێ ئەم کارنامەیەمان قبول نییە لەبەرەوەی داواکاریەکانی کورد هەر مافی دەستوریە ینی لە دەستوردا جێکراوەتەوە تێیدانە پێداگری لەسەرەوە بکرێت بەڵکو شەڕە لەسەرەوەی کام وەزارەت بەر کام حزب دەکەوێت کام وەزارەت کام حزب ناکەوێت یەکێتی و نەوەی نوێ هاوپەیمانەتی چوان لە هەرێمی کوردستان هێسی هۆش کورسین پارتی 39 کورسیە زۆر قسەکرا 2000 پارتی وتیم پێشوازی لەو هاوپەیمانەتیە ناکەم کارتی دووارەکردنەوەی هەڵبژاردن وروژێنرا ئێستا لە دوێنێەوە شتێک وروژێنراوە کە پارتی دەیەوێ نیساب تەواو بکە لە حاڵەتێکی وەدا هەرێمی کوردستان بەرەوچوو هەنگاودنە لەنا ئەو بێ لە ڕاستیدا بەداخەوەەوە دەڵێم ینی دۆخی هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیەوەیە کە هیچ حکوومەتێک ناتوانێت سەر پێ خۆی بوەستێ ئەگەر پارتی یەکێتی هەردوو لا بەشداری نەکەن چکە پارتی یەکێتی تەنها بریتی نین لەو چەند کورسێ لەناو پەرلەمان هەیەە بەداخەوە دەڵێم خۆی ئەگەر بێت و لە دۆخێکی ئاسایی دیموکراتی بووینایە دەبووە ژمارە کورسی تەحکم بەوە بکە بەڵام لە ئێمە ئەوە نییە لەبەرەوەی هەریەکە و ساحبی زۆنی خۆیەتی ساحبی با بڵێن دەسەڵاتی خۆیەتی هێزی چەکداری خۆیەتی کۆمپانیای خۆیەتی دارایی خۆیەتی هەمووی هیدی خۆی هەیە لەبەرەوە پارتی ئەمە بۆ خۆم پێم وایە کارێکی هەڵە دەکات و بە زەحمەتیشی دەبین مەگەر مستحیل نەبێ ینی لەوەی کە بتوانێت حکوومەتێک پێک بنێن بڵێ نیساب تەواو کردووە ینی کێشەی پارتی ئەوەیە ئەمە تەجروبەیەکمان هەیە کاتی خۆی ئیتفاق لە بینی یەکێتی و گۆڕانکرا کاتی خۆی اتفاقی کە لەسەر دەستی خوالێ خۆشببووان مام زەلال و کاک نوشیروان کرا و ئەمە اتفاقێک بوو لە ڕاستیدا لە تەوقیتێکی باش بۆ هەنگاوێکی زۆر دروست بوو لەسەر ڕاستەڕێی سیاسی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە سەری نەگرت و دژی زۆر بوو هەر پارتی دژی نەبوو لە ناو خۆی یەکێتیش دەڵێ هەر خەڵک هەبوو دژی بوو لە بەرژەوەندی خۆیدا نەدەبینی بەڵام کە ئەو اتفاقە کرا ئێمە لە بەغداش یعنی بێکەوە فراکسیۆنی گۆڕان و یەکێتی وەکو هاوپەیمانەتێک دەچوین سەردانی حزبەکانمان دەکرد طبعاً پارتی زۆر بۆ سەخلەت بوو یعنی پارتی یەکڕێزی نیشتیمانی لەوەدا نابینێتەوە لە دەرەوەی خۆی حزبی تر بەیەکەوە هاوپەیمانەتی و بکەن و فراکسیۆنی یەکگرت و دروست بکەن و ژمارە کورسەکانیان ئەو تێپەڕێنێ یان نزیک بێلەوە ئەو پێی وایە یەکڕێزی نیشتیمانی بریتە لەوەی ئەو من سۆر بیر دەکەمەوە پێناسی نیشتیمانی بوون و کوردستانی بوون لای منە من چیم گوت بە قسەم بکەن ئەو ئێوە نیشتیمانین و کوردستانین ئەگەر بە قسەم نەکەن ئێوە لە دەرەوەی نیشتیمانی بوون و کوردستانی بوون ڕیزێک تۆمەت بۆ ئەو لایەنانە بۆ ئەو کەسانە دروست دەکات و بۆ خۆشی ئیتر لەگەڵ بەغدا خەریکی سەفقات و ئەنێ بەداخەوە دەڵێم ئەم بیرکردنەوەی هەڵەیە پێت وایە مەسەلەن بێوێت باس لەوە دەکرێت لەگەڵ ئەو 42 کورسی هەیە و هەندێک لە حزبەکانی دیکە بچنە پاڵی و 2000 دەڵێ من ئەو چوونە پاڵی دەی باشە ئەوە گریمان نیساب با بڵێن دروست بوو ئەو پەرلەمان سەرۆکایەتی هەڵبژارد و بەڵام فراکسیۆنی یەکێتی و نەوەی نیۆ ئەوانە نەچوونە ناو پەرلەمان و لەو کاتە حکوومەت چۆن دەتوانێت تەشکیل بکە ینی حکوومەتێکی شەل دەبێت حکوومەتی هەولێر و دهۆک دەبێت ڕاستیدا حکوومەتی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و ئەوانە نابێت لەبەرەوە ئەمە ئەگەر پارتی پێشواسی لە هاوپەیمانەتینەوەی نوێ هەڵاتنە بۆ پێشەوە ئەمە هەڵاتنە بۆ پێشەوە لە سیاسەتدا پێ لەگوترێ ئەمە کارێکی نەکردەیە ئەوەی کە گرنگە لێرەدا بکرێەوەیە کە لەگەڵ یەکێتی بێکەوە پێک بێن ئێخۆ یعنی ئەوەی کە پەیوەندی بە بەرنامەی حکوومەتەکەەوە هەبوو پێم وایە لێژنەی هاوبەش دروستکرا ڕێککەوتن ینی ئەم کاتی خۆشی گوتم کە گوتم هیچ کێشەیەک نابێت سەر بەرنامەکە چکە هەردوو لا دەزان بەرنامە جێبەجێ ناکرێت ئەوە وازە حەلای ئەوان ئەمە بۆ تا کللتور و نەریتی سیاسی بەڵام گوتم شەیتان لە ناو وردەکاریەکانی پۆستەکاندایە کە دێتە سەر پۆستەکان کێشە دروست دەبێت ئێکاکە تۆ باسی نەتەوە و نیشتیمان و پرسێکی کوردستانی دەکەیت ئێوەرە فەرمو لەسەر چییە وەزارەتی ناوخۆ لای من بیان لای تۆ بێ وەزارەتی سین یان ساد لای چێ بێ لای چێ نەبێ لەسەر ئەمە ڕێکەون هەر بەڕاستی یعنی هەر بۆ ینی ئەوەی کە با بڵێن بتوانین لانی ساڵێک و وا بۆ حەوت مانگ دەسێ ینی بۆ 19 مانگ دەسێ ئێمە هەڵبژاردنمان کردووە سەرۆکایەتی پەرلەمانیشمان بوونی نییە
سزای ئەوەی حکوومەت تشکیل بکرێت خۆی بۆ 4 ساڵە هەڵبژاردن دەکرێت ینی نیوەی کاتەکەمان ڕۆیشتووە دەورەکە ڕۆیشتووە خەریکای نیوەکەی تر دێتەوە دەبێتەوە دەچینەوە بەردەم هەڵبژاردنەمانەگە تشکیل بکرێت دەنگ بچێ بچەند ساڵدا ئەمە ئەو پەڕی بێڕێزیکردنە لە ئیرادەی دەنگدەر بێڕێزیکردنە بە سندوقەکانی هەڵبژاردن بە دیموکراسی بەو هەموو ئیدعای ئێمە لە ساڵی 1990ەوە دەیکەین و دەڵێن ئێمە واحەیەکی دیموکراسین لە ناوچەکە و ئەم هەموو بانگەشەیە دەکەین کەچی ئەوەتە لەسەر ئەرزی واقع لەسەر هەندێک پۆستی بەسیط حکوومەت تشکیل لابێ و پەرلەمان کارە ناکرێت لەبەرەوە بەداخەوە دەڵێم ئەمە وای کردووە کە پێگەی کورد لاوااستر ببێت دووبارەکردنەوەی هەڵبژاردنش پێت وایە مەسەلەن دووبارە هەڵکردنەوەی ئێ باشە ڕێکەوتن ئاسانتر نییە لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەست بەرداربوونی پۆستێک و دوان باشتر نییە و سەرکەوتوتر نابێ بۆ بەدیهێنانی ئەوەی بابلین یەک ڕێزی نیشتیمانی لەوەی جارشتر هەڵبژاردن بکرێەوە هەڵبژاردن کراوە هەڵبژاردن دەکرێتەوە پێمانە گۆڕانکاریی ئەوتۆ لە ژمارەی کورسەکان دروست بێ دیستانەوە بە هەماشە ئینجا لەوە پارەیەکی زۆری دەوێت ئینجاوەرە تۆ جارشتر خەڵک ئێستا بزانین خەڵک چەند بێ ئومێد وە لە سندوقی هەڵبژاردن ئێستا دەڵێەوە من ساڵێک و 6 مانگە من دەنگم داوە ئیتر جارشتر بمهێنەوە سەر سندوقەکانی دەنگدان و ینی ئەم دۆخێکی زۆر نالەبارە لەبەرەوە پێم وانە جارێشتر هەڵبژاردنەوە ینی ئەنجامدانی هەڵبژاردن کارە دروستەکە بێ بۆ ئەوەی ئەو لەو دۆخە لەو چەق بەستویە دەربازمان بێ دو سەرنجی بەڕێزکاکەوە دو سەرنجمەوە هیوادارم ئێمە لە بەردەم پێکێنانی حکوومەتی تازەی عراقداین هیوادارم بە درەنجیشەوە بێ هێزە سیاسی کوردستانیەکان بە تایبەتیش پارتی یەکێتی بتوانن لانی کەمی یەک ڕێزی نیشتیمانی لە بینی خۆیان با بڵێن دروست بکەن و واز لە ئەجندا حزبەکان بێنین بۆ ئەوەی کە بتوانین لە بەغدا پێداگری لەسەر ماپەکانی خۆمان بکەین بەڵام پێشەوە گرنگە سەرۆکاتی پەرلەمان بێکەوە کارا بکەین و پەرلەمانێکی کارامان هەبێ و حکوومەت چیتر حکوومەتی کاربڕێکرد نەبێت بەڕێزکاو محەممەد نووسەر و چاودێری سیاسی زۆر سپاس بۆ سپاس دەکەم. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.